لە مەڵکەندی کوڕێشی بوو. ئیبراهیم پاشاش ناوی لێنا سلەیمانی. فستیڤاڵی ناساندنی ئەسپی ڕەسەنی کورد لە ساڵیادی ڕۆژی دامەزراندنی سلەیمانی. ئەمەی جایبێنین بڕێ ڕسمی واژۆکردنی دابلۆی بە فەرمیناسانی ئەسپی ڕەسەنی کوردیە لەلایەن هەرێگە بەڕێزان کاک شەرشەفەر مستەفا کاتیبا تاڵەبانی کات و بێگە تاڵەبانی بەڕێز ئەگاوە شێرجەناب بەڕێز ئارام محەممەد قادر بۆ پێشکەشکردنی بڕوانامەی بەشداریدەری کلاسی سوارەکان.